بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ سڵاو ئەم کاتتان باش. خۆشەویستان، زەواجی منداڵانیان بە واتاکەی نێو کۆمەڵگاز و بەشودانی کچان یەکێک لە دیاردە دژی ئینسانیەکانی ئەم سەردەمەیە کە لە چەند ساڵی ڕابردوودا بە ڕادەیەکی بەرچاو زیادی کردووە. چالاکانی مافی ژنان باس لەوە دەکەن کە ئەم منداڵانە جگە لەوەی خۆیان دەبن بە قوربانی و ژیانیان دەفەوتێنرێت، بە خێرایی دەبن بە دایک و ژیانی نەسلێکی تر لە منداڵان دەکەوێتە مەترسیەوە. بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم دیاردەیە داوامان لە هاوڕێ هەتاو عەبدوڵڵاهی چالاکی بووەری مافەکانی ژنان کردووە کە لەم بەرنامەیەدا لەگەڵمان بێت و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ هەتاو سڵاو بەخێر بێن بۆ ئەم بەرنامەیە و سەرەتا پێمان بڵێن کە ئامارەکان لەسەر ئەم دیاردەیە باس لە چی دەکەن. سڵام هەیە بۆ خۆت و بۆ بینەرانی بەرنامەکە تاوڕێجان. ئەگەر بمانێ باز لە ئامار بکەین، هەمیشە ئێمە کاتێک پشت بە ئامار ئەبەستین کە لە چوارچێوەیەکی جوغرافیاییدا بژین کە سیستمەکەی سیستمێکی دیکتاتۆر نەبێ، بەڵام هەر خودی بوونی ئامار بەداخەوە لە ئێران مشکلە. سەرەتا دەمێ باز لەوە بکەم کە ئێران ساڵهای ساڵە کە کۆنڤانسیۆنی مافەکانی مناڵی واژۆ کردووە کە یەکێک لە بەندەکانی نەمانی زەواجی زێر تەمەنەوە تەمەنی یاسای مناڵەکە تەسویب بووە پەسەند کراوە کە 8 ساڵە، بەڵام سەرڕای ئەوەی کە واژۆکەرێکی بە مەشروتەوە واژۆی کردو ساڵیانەیەمە ئەبینی کە ئیعدامی مناڵانی ژێرتەمە ڕوو ئەداوە دروست لەو ڕۆژانەدا کە خۆی واژۆکەری ئەم کۆنڤانسیۆنە بووە. ئێمە دەبینین کە زەواجی ژێرتەمەنی مناڵان ڕوویداوە. ئامارەکان ئەگەر باز لە ئامار بکەین بۆ ئامارانەی کە کۆماری ئیسلامی و خۆی بڵاوی کردوێتەوە کە هەمیشە ئامارەکانی درۆیی نەبووە لە بەرەوەی کە ترسی هەیە لە دانی ئامار، بەڵام بە پێر ئەو ئامارانەی کە بە هێمەتی چالاکانی مافی مەدەنی زۆرتر بڵاو ئەبێتەوە لە قاودانی ئەوان بڵاو دەبێتەوە، ڕێژەکەی بە هەزارە، بەڵام لەو ساڵانەی دواییدا بوونی 791 مناڵ فقط لە ئێران بووە کە لە دایکانێک لە دایک بوونە کە تەمەنیان لە 10 هەتا 14 ساڵەوە بووە و ڕێژەکەی ڕۆژ بە ڕۆژ خەریکە ڕوو لە زیادبوون دەبێت. بەڵام بە تایبەتی لەو شارانەی کە ئێمە دەبینین کە لە جێگایەک فەقری ئابووری بە فەقری فەرهەنگیشەیە، ڕێژەکەی لە خوراسانی ڕەزەوی لە بەلوچستان بە لەو شۆنانەی کە لە بواری ئابووریەوە کێشەی زۆریان هەیە زیاترە بە بەراورد لەگەڵ شارەکانی تر و ڕۆژ بە ڕۆژیش ڕووی لە هەڵکشانە بە تایبەت لە بارودۆخی ئێستادا، بەڵام بە پێی و ئامارەکە ڕێژەکەی زیاتر لە بە هەزار ئەتوانین ناوبەرین وە بەپێی ئەو ئامارانێک کە خۆشی بڵاوی کردوتەوە هەر ئەم ساڵ لە سەرەتای ئەم ساڵەوە تا بە ئێستاکە تا بە هەلوکە زیاتر لە 791 نزیک 800 مناڵ لەدایک بوون لە دایکانێکە تەمەنیان لە نێواندا بۆ 14 ساڵ بوو. بەڵێ هۆکارە سەرەکیەکانی ئەم دیاردەی منداڵ هاوسەری کامانن؟ هۆکاری سەرەکی زەواجی مناڵانی ژێرتەمەن لە ئێران کە باسەکەیمە لەسەر ئەوە سەرەتا سیستمی کۆماری ئیسلامیەکە ئەسان شتێک بە ناوی تەمەنی یاسایی لەو حکوومەتەدا شێواوە. کۆماری ئیسلامی باز لەوە دەکات کە کچان لە تەمەنی 13 ساڵی ئەتوانن زەواج بکەن واگەیشتونەتە تەمەنێکی بلوغ، بەڵام لە هەمان کاتدا تەمەنی دەنگدان لە وڵاتە بۆ کچێک 18 ساڵە و حتا ئەگەر باڵای 18 ساڵی بێ کچە ئەگەر بابی بیهەوێ بۆ نمونە کچێکی تەمەنی 18 ساڵە ئەگەر بابی بیهەوێ لەگەڵ پیاوێکی 80 ساڵە ئیزدواج بکە بۆی هەیە و ڕەوایی پێدا، بەڵام هەر ئەو کچە لە تەمەنی 18 ساڵیشکە تەمەنێکی یاسایی لە هەموو دنیاە ئەگەر بابی ڕازی نەبێ وەلی دەمەکەی ناتوانێت زەواج بکە. بوونی پێناسەی تەمەن لە وڵاتە شێواوە، بەڵام هۆکارە سەرەکیەکەی کۆماری ئیسلامی و سەرڕۆیەکانی بەتابەتی لە ئێستادا لە بەرامبەر دنیای دلەوە و سەپاندنی ئەو هەموو ئابلۆقە ئابووریەیە بەسەر ئێراندا کە دووکەڵەکەی چۆتە چاوی خەڵکەوە. ئێمە دەبینی کە ژێرخانی هەموو دیاردە کۆمەڵایەتەکان توندوتیژی خۆکوژی خەمۆکی مادەی سەرکەرەوە یەک لەوانش کە پەدیدەیەکی زۆر ناخۆشەکە زەواجی مناڵانی ژێرتەمەنە و کارەکەی هۆکاری ئابووریە بە تایبەتی لەو ناوچانێکە لە بواری ئابووریەوە ساڵهایە کۆماری ئیسلامی لە پەراوێزی خستن وەکو بەلوچستان وەکو خوراسانی ڕەزەوی، چونکە فەقری ئابووری هەیە، فەقری فەرهەنگیش بوونی هەیە، بێگومانە و بنەماڵە هەژارانە بۆ ئەوەی کە نانخۆرێکیان کەمتر بێ بۆ ئەوەی کە
کەسێک لە بنەماڵیان کەم بێتەوە کە ناتوانن بژێوی ژیانی تەمین بکەن دابین بکەن دەست دەدەنە ئەو کارە و زۆرتری فەقر ئەگرێتەوە و ئەم خۆشی هۆکارە سەرەکیەکەی ئەوەیە وەختێک لە قیاسایەکدا لە قانونێکدا ئەڵێ کچێک لە تەمەنی 13 ساڵی گەیشتوتە تەمەنی بلوغەوە و ڕەوایی ئەدا بەدەست درێژی بۆ سەری مەشروعیەتی پێدا بێگومان لەو سیستمەدا ئەو خەڵکەش بۆ شێوازە بیرکردنەوە بۆ شێوازە ئیدئۆلۆژیەوە پەروەردە ئەبن و ئەوە کارێکی وا دەکات کە زەواجی مناڵانی ژێرتەمەنی لێ دەکەوێتەوە بە تایبەتی بۆ کچانی ژێرتەمەنکە ئاسەواری زۆر نەگەتیڤی هەیە. بەڵێ ئەم کارە چ تەئسیرێکی لەسەر جسم و ڕەوانی ئەم منداڵانەدا دەنێت؟ بێگومان کاتێک مناڵێک لە تەمەنی مناڵیەوە بۆ نمونە لە وڵاتەکەی ئێمە بوو کە شوشەی دەستەکان ئەسێن و خۆیان دەکەنە بووکی بنەماڵەیەکە هەزاران کۆسب دەبێت بەڕێبۆی کە لەو بنەماڵە بژی دوای ئەوە هەر تەجاوز بۆ مناڵە بە تایبەتی وتم ڕێژەکە لە ناو کچەکاندا زۆر زۆرە دەبێتە هۆکاری لە ناوچوون و زەربەگەیشتن بە ئەندامی زاوزەی ئەو کچە دوای ئەوە ئەوانە زۆربیان لە تەمەنێکی زۆر کەمدا دەبن بەدایک زۆربیان حتا ناتوانن لەبەرەوەی کە دەستدرێژیان کراوەتە سەر ببن بەدایک تووشی خەمۆکی دەبن ئێمە کتانێکی زۆرمان دیوەکە لە ڕێژەکاندا لە ئامارەکاندا کە چالاکانی مەدەنی بڵاوی دەکەنەوە کاتێککە لە ژێر تەمەن مناڵیان لێ زەوت دەکرێ و لێ دەستێندرێ و دایانێنە ژێر سەقفێکەوە ئەیان فرۆشن لە ژێر ناوی مارەیەوە چونکە بەڕاستی بنەماڵەکان ئەو مناڵانە ئەفرۆشن بۆ ئەوەی کە نانخۆرێکیان لێکەم بێتەوە ئەمانە تووشی کۆمەڵێک دیاردەی خەمۆکی ئەبن چونکە باری قورسی ژیانی هاوبەش و ئەو هەمۆ دەستدرێژی و تاوان و سەرکوتەکە بە ژیانەکرێ لەم لە بواری جەستێم لە بواری ڕەوانیەوە شۆندانەری خراپیە زۆریان ڕائەکەن لە ماڵەوە و تێکەڵ بە باندی مافیای لەشفرۆشی ئەبن بەداخەوە زۆریان دەستەدەنە خۆکوژی زۆریان بەهۆی ئەوەی کە مناڵیان ئەبێت تەمەنیان کەمە ئەندامی زاوزەیان هێشتا گەشەی نەکردووە تووشی زەربەی کاریگەری جسمی ئەبن گیانیان لە دەستدەدەن تووشی مادەی سڕکەر ئەبنوە ئەگەر مناڵێکیشیان بێ سلامەتیش دەرچن لە بواری ڕەوانی و ئەوانە سلامەتی جسمی ڕەوانیان نییە و خەریکن بۆ شێوازێکە خۆتان باستان کرد لە سەرتاوە ئامادەنین کەنەوەیەکی داهات و پەروەردەکەن چونکە خۆیشتا مناڵی نەکردووە و خەریکە مناڵەکەی زەوت دەبێ بۆیە ناتوانێت شێوازێکی دروست لە دایکێتی لە پەروەردە نیشان بدەوە ئەمانە هەموو کۆمەڵێک ئاسەواری نێگەتیڤن کە ئەو مناڵە بە جسم و بە ڕوح و بەڕەوان خەریکاڵی دەگرێت و ئاسەواری زۆر نێگەتیڤتریشی بەداخەوە لێ دەبێتەوە نمونەی زۆر زۆرمان بینیەوە بە تایبەتی لە ئێستادا. بەڵێ پێتان وایە خەڵکی هوشیاری نێو کۆمەڵگا چۆن دەتوانن بەربەڕوودانی ئەم کارە ساتە بگرن؟ بێگومان یەکگرتووی خەڵک و لە قاودانی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی دروستە خۆی ئەنجامدەر و بکەری هەموو تاوانەکانە بەرامبەر بە مرۆڤەکان بە تایبەت بە مناڵان کۆماری ئیسلامی ساڵهەیە ئێمە دەبینین لە ئێران ڕێژەی مناڵانی کاری یەکجار زۆرە تەجاوز بە مناڵان مادەی سڕکە ڕێژەی هاتووتە تەمەنی 9 ساڵ و 8 ساڵ بۆ مناڵان و هیچ یاسایەک بوونی نییە کە پشتی ئەو مناڵانە بگرێت کاتێک کچێک لە تەمەنێکی ژێرکەمەوە زەواجەکە یاساکە لە پشتی نییە گەورەترین کێشەی ئەوەیە بۆی خەڵک ئەبێ بۆ خۆیان و شیاری خۆیان بەرنەسەرەوە بە تایبەتی چالاکانی مەدەنی بە تایبەتی و خەڵکێک کە ئەکتیڤن لە بواری ئەوەی کە خەسارە کۆمەڵایەتیەکان نەمینە پسپۆڕن لەو بوارەوە من نمونەیەک باز دەکەم ساڵی ڕابردوو لە شارێکی فارسنشین کچێکی تەمەن ژێر تەمەنی 13 ساڵ زەواجی دەکرد لەگەڵ پیاوێکی نزیک تەمەن 30 ساڵە بە هیمەتی چالاکانی مەدەنی بۆی کە لە قاویاندا لە ڕەسانەیان کردەوە ئەم بنەماڵە کە ئەم کچیان خواست بووە داوای لێبوردنیان کردوە شتەکان لاپوشانی کرد حتا کۆماری ئیسلامی ناچار کرا لەلایەن ئەو کەسانەوە کە ئەو کەسە دەست بەسەر کرا لە حاڵکدا ئەو کەسە بە پشتبەستن بۆ یاسایانەوە ئەو کارە قیزەونەی کردبوو بە شێوەیەکی فۆرمالیتەش بوو بێ بۆ دروش بوو بێ بۆ ئەوەی کە بیرڕای گشتی بەلاڕێدا بەرەوە ترسا بوو لە بیرڕای گشتی ئەو کەسەی دەست بەسەر کرد ئێمە بینیمان کاتێک کە بە سیجیەک باسی لەوە دەکرد لە ئەنستیگرام و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەگەر برایەک یا بابێک لە ئەنستیگرامەکەی خۆی باسی لەوە کرد کە ئەگەر برایەک یا بابێک ئیزنی لەسەر بێ ئەگەر کچەکە تەمەنی ژێر 9 ساڵش بێ پیاو ئەتوانێت بۆ لەزەتی خۆی استفادەکە کاتێک چالاکانی مەدەنی دش بۆ هەڵوێستەی ئەو نامرۆڤە ئەو جنایەتکارە کە خۆی
پەروەردەی دەستی ئەو سیستمە بوو سەر بە ڕژیم بوو کاتێک هەڵوێستیان گرت ئەم کەسەشیان دەست بەسەر کرد. ئێمە دەبینین کە لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی عەشرەت کەدەکانیان ئیمامزادەکانیان پڕە لە کچانی ژێرتەمەند لە تەمەنی 13 ساڵی تێدایە تا 25 ساڵ تەجاوزیان پێ دەکرێت بۆ ئەوانەی کە زیارەتەکەن بۆیە خەڵک ئەتوانێت ئێستا ئەتوانێت خەڵک لە بە تایبەتی تۆڕە کۆمەڵایەتەکان ئەرکی سەرشانیانە هەر پرسێکی لەو شێوە ڕوئەدا ڕێسانەیە بکەن کەمپین دروستکەن واژۆ کۆکەنەوە تا ئەوەی کە کۆماری ئیسلامی لە ناو ئەچێمە ناتوانین دەست لەسەر دەستدانێک بەڵام تا زمانێکە کۆماری ئیسلامی لە ناو ئەچێ هێشتا لەسەرکارە ئێمە دەتوانین بەدانانی کەمپین بە واژۆکردن با لە قاودانی ئەو کارە ساتانە بە ڕەسانەیکردنەوەی و بە وشیاریدان بە کۆمەڵگا لە بنەماڵی خۆمانەوە ئەبێ دەست پێ بکەین کە ئەمە تاوانە بەرامبەر بە مرۆڤێک بە سترژیە بەرامبەر بە کچێک بە کوڕێک کە زەواجی ژێرتەمەند لەگەڵی ئەنجامە درێوە جۆرێکە لە فرۆشتن ئەتوانن هەڵوێستی باش بگرن و بێگومانیش توانیوانە تا ئێستا زۆر جار بە لە قاودانی توانیوانە پێش بۆ کارە ساتانە بگرن. بەڵێ هاوڕێ هەتاو لە کۆتاییدا ئەگەر شتێک بە پێویست دەزانن خۆشحاڵ دەبین باسی بکەن. بەڕاستی ئەگەر ئێمە بمان هەوێت لەسەر پرسی دەستێژی بۆ سەر مناڵانی ژێرتەمەند لە ژێرناوی مارەی و لە ژێرناوی زەواج و ئەو دەستەواژانەی کە خەریکن تاوانێکی دەستێژی دادەپۆشن قسە بکەین لەوانەیە لە بەرنمەیەکی یاوەدا نەگونجێ بەڵام حەزەکەم لە کۆتاییدا باز لەوە بکەم کە هۆکاری سەرەکی دەستێژی هەموو دیاردە کۆمەڵایەتەکان بە ئەو دیاردەیە کە ئێستا من باسی دەکەین کۆماری ئیسلامیە تا کۆماری ئیسلامی لەسەر کار بێ کە خۆی لە یاساکانیدا کچێکی تەمەەن 9 ساڵان کە لە پێی شەرع و ئاینەوە سەرچاوگرتو لە شەر و ئاینە کاتێک دەڵە کچێکی تەمەەن 9 ساڵان دەستێژی بۆ سەری ڕەوایی پێدراوە لە تەمەنی 13 ساڵی گەیشتۆتە بلوغ بێگومان ئەو حکوومەتەیە کەوا دەکات لەو کۆمەڵگایە خەڵک دەستیان ئاوەڵە بێ بۆ جنایەت بۆ ئەوەی کە دەست بۆ بەرن کە کتێکی ژێرتەمەند لە ژێر ناوی زەواجەوە ببنە بە ماڵکی و دەستێژی بکەنە سەر تا کۆماری ئیسلامی لەسەرکار بێت تا ئەو دەوڵەتە دیکتاتۆر و ئیسلامی و فاشیستە لەسەرکار بێ بێگومان ئێمە شاهیدی دیاردەی کۆمەڵایەتی دەبین ئامارەکان کەم نابنەوە بەڵکو زیاتریش دەبن بەڵام ناتوانین دەست لەسەر دەستێکدانین پێویستە ئێمە هەڵوێستمان بێر و جۆرێک کەوتم ئەو پرسانە ڕەسانەی بکەینەوە پێویستە یەکگرتوو بین و خۆمان هەر کەسە لە جێ خۆی بەتایبەتی چالاکانی مەدەنی ئەوانەی کە لە دەروی وڵاتن دەستیان زیاتر ئەڕوا هەڵوێستمانە بێ لە بەرامبەر ئەم ڕژیمە بۆی کەلانی کەم تا ئەو کاتی کە لە ناو ئەچێ ئێمە بتوانین کەمێک لە خسارەتەکە کەم بکەینەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنمەیەدا هاوڕێتا و ماندوو نەبن. سپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ ئەوەی کە بینیتان قسە و باسێک بوو لەگەڵ هاوڕێ هەتاو عەبدوڵڵاهی چالاکی بواری مافەکانی ژنان سەبارەت بە دیاردەی زوو بەشودانی کچانیان منداڵ هاوسەری. هیوادارم کە جێگای سەرنجی ئێوەی خۆشەویست بوو بێت. ئێستاش سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ڕادەکێشم.